داڕمانی بازاڕی کاری فەرمی لە ئێران ئێلنا ئاژانسی هەواڵەی کاری کۆماری ئیسلامی دوێنێ راپۆرتێکی بەناونیشانی چوونە دەرەوەی 1 ملیۆن کرێکار لە بازاڕی کاری فەرمی بڵاو کردەوە کە پەردە لەسەر قەیرانی ڕاستەقینەی بێکاری و ئامارە ساختەکانی ناوەندی ئاماری ئێران لادەدات. ناوەندی ئاماری ئێران ڕێژەی ساختەی 7% وەکو ڕێژەی بێکاری لە ئێران ڕاگەیاندووە. ئەمە لە کاتێکدایە کە هەمان ناوەند وەک ئەو پەندەی کە دەڵێت درۆزن بیرکۆڵە ڕایگەیاندەبوو تەنیا لە وەرزی یەکەمی ئەم ساڵدا 630,000 دەرفەتی کاری پێشەیی لە ناوچوون. ژمارەیەکی کە نیشاندەری سستبوون و لاوازبوونی ئێجگار زۆری پیشەسازیە گەورە و مام ناوەندیەکانە. هاوکات راپۆرتەکانی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ئاماژە بە دابەزینی نزیکەی 1 ملیۆن کەس لە ڕێژەی بیمەدەران لە ماوەی 1 ساڵدا دەکەن. ئەم چونە دەرەوە بەربڵاوە مانایەکی ڕوونی هەیە. تەنانەت ئەگەر بەشێک لەم کەسانش سەر لە نوێ گەڕابێتنەوە بۆ ناو بازاڕی کار شوێنی کارە نوێەکەیان ئەو کوالێتی ئەمنیەتەی ڕابردووی نییە و زۆربیان لە بەشە ناڕەسمیەکان کاتی و خزمەتگوزاریە بێبەهرەکاندا کار دەکەن. بازاڕی کاری ئێران لەم ساڵانەی دواییدا تووشی جۆرێک تەکان و شەکان بووە کە ڕەهەندەکانی گەلێک لە ئامارە فەرمیەکان بەربڵاوترن. دابەزینی لە ڕادەبەدەری هەلی کاری پیشەسازی، دوورکەوتنەوەی بەربڵاوی ژنان لە بازاڕی کار و پەرەسەندنی پیشە ناڕەسمیەکان وێنەیەکی جیاواز لەوەی کە ناوەندی ئاماری ئێران سەبارەت بە داهاتووی هێزی کاری ئێران دەیخاتە ڕوو نیشان دەدات. لە کاتێکدا دەوڵەت ڕێژەی بێکاری بە نزیکەی 7% ڕادەگەیەنێت، ئەندامێکی باڵای ژووری بازرگانی لە لێدوانێکدا بۆ ئێلنا جەختی کردوێتەوە کە ڕێژەی ڕاستەقینەی بێکاری 5 ئەوەندەی ئامارە فەرمیەکانە. ئەم جیاوازیە بەرچاوە تەنیا بە چاوخشاندنێک بە پێوەرەکانی بەشداری یابووریدا ڕوون دەبێتەوە. دابەزینی ئێجگار زۆری بەشداری ژنان لە 16% و بۆ 11% و بێکاربوونی ڕاستەوخۆی زیاتر لە 450,000 کەس بەهۆی شەڕەوە. ئەم ژمارانە نیشان دەدەن کە بەشێکی زۆر لە جەماوەری لە تەمەنی کاردا بەهۆی بێهیوایی لە دۆزینەوەی کار وازیان لە گەڕان بە دوای کاردا هێناوە و لە ئەنجامدا لە ئاماری فەرمیدا بە بێکار هەژمار ناکرێت. بەراوردە مێژوویەکان نیشان دەدەن کە ڕێژە فەرمیەکانی ئەمڕۆ لەگەڵ ڕاستیەکانی بازاڕی کاردا ناگونجێت. لە دەیەی 1350 هەتاویدا ڕێژەی بێکاری نزیکەی 15% بوو و لە ساڵی 1379 هەتاویشدا 14% تۆمار کرابوو. سەرڕای ئەوەی کە بارودۆخی یابووری ئەمڕۆ گەلێک سەخت و دژوارترە، بەڵام ڕێژەی فەرمی بێکاری کەمتر ڕادەگەندرێت. بەبێ ستانداردی ناوخۆیی کەسێکی کە ئەگەر لانی کەم 1 کاتژمێر لە هەفتەدا کار بکات بە شاغڵ واتە کرێکاری لەسەر کار هەژمار دەکرێت. لە کاتێکدا ستانداردە جیهانیەکان لانی کەم 14 کاتژمێر کار لە هەفتەیەکدا بە پێویست دەزانن بۆ شاغڵ بوون. ئەم جیاوازیی پێناسەکان دەبێتە هۆی ئەوەی کە بەشێکی گەورە لە پیشەناتەوا و کاتیەکان لە ئاماری فەرمیدا وەکو کاری تەواو تۆمار بکرێت. بێکاری لە ئێران زیاتر لە هەر توێژێک گەنجانی کردووەتە ئامانج. بەپێی ئامارە فەرمیەکان ڕێژەی بێکاری گەنجانی تەمەن 15 تاکو و 24 ساڵ لە هەوینی 1404 هەتاویدا گەیشتوتە زیاتر لە 20%، واتە زیاتر لە 2 ئەوەندەی ڕێژەی گشتی. راپۆرتەکان نیشان دەدەن کە نزیکەی 70% کۆی بێکارانی وڵات لە گروپی تەمەنی 18 تاوەکو 35 ساڵیدان. دەرەنجامەکانی ئەم دۆخە بریتین لە لەدەستدانی دەرفەتی فێربوونی پیشە، پەرەسەندنی خەمۆشی، بێ ئامانجی و هەستکردن بە ناکامی و زیادبوونی بەردەوامی ڕێژەی کۆچکردنی گەنجان. یەکێک لە ڕەهەندە هەژێنەرەکانی بێکاری لە ئێران بریتیە لە کلێنی قوڵی جێندەری. ڕێژەی بێکاری ژنان لە ساڵی ڕابردوودا نزیکەی 30% و بۆ پیاوان 13.5 لەسەر ڕاگەیەندراوە. ئەم جیاوازیە دوو هێندەیە لە کاتێکدا کە ژنانی ئێران لە ماوەی دوودەی ڕابردوودا حزورێکی بەربڵاویان هەبووە لە زانکۆکاندا و ئاستی خوێنەواریان بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. سەرڕای ئەم پێشکەوتنەش دەرفەتی کاری گونجاو لەگەڵ ئاستی خوێندنیان بۆ دابین نەکراوە و بەشێکی زۆر لە ژنانی خاوەن بڕوانامە لە ڕیزی بێکاراندا. لێکۆڵینەوەکان نیشان دەدەن کە 42% واتە 4% کۆی بێکارانی وڵات لە دەرچوانی زانکۆکان پێکدەن. ئەم ژمارەیە نیشاندەری کلێنی قوڵی نێوان سیستەمی خوێندنی باڵا و پێداویستی ڕاستەقینەکانی بازاڕی کارە. سەرمایەگوزاری قورسی بنەماڵەکان و دەوڵەت بۆ خوێندن لە کۆتاییدا نەبووەتە هۆی کار و پیشەی سەقامگیر و بەشێکی گەورە لە هێزی مرۆیی پسپۆڕی وڵات بە بەتاڵی و بێ بەهرە ماوەتەوە.
بەڵام بێکاری لە ئێران تەنیا کێشەیەکی ئابووری نییە، بەڵکو قەیرانێکی کۆمەڵایەتی بەتەواومانایە. دەرەنجامەکانی بریتین لە نەمانی ئەمنیەتی پیشەیی، پەرەسەندنی هەژاری مطلق، زیادبوونی تێکچوونی باری دەرونی، خەمۆکی و بێهیوایی، گەشەی گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکان، لەشفرۆشی، خۆکوژی و زیانە کۆمەڵایەتیەکانی تر، و لێکترازانی شیرازەی بنەماڵە کرێکاریەکان. زیاتر لە 80% کرێکارانی ئێران خاوەنی گرێبەستی کاتی سپی ئیمزا یان پەیمانکارین. ئەم دۆخە دەبێتە هۆی ئەوەی کە لە یەکەم ڕۆژەکانی بێکاریدا بنەماڵەی کرێکاری بکەوێتە قوڵای هەژاریەوە و بەبێ بوونی هیچ پشتگیر و پشتیوانیەکی کاریگەر. داخرانی هەرچی زیاتری کارگە و ناوەندەکانی بەرهەمهێنانی قەیران لێدراو، دەرکردنی بە کۆمەڵی کرێکاران و پەرەسەندنی پیشە نافەرمیەکان نیشانەی ڕەوتێکە کە ئەگەر هەروە بەردەوام بێت دەتوانێت پێکاتەی بەرهەمهێنانی ئێران بە تەواوی بفەوتێنێت، تەنانەت هەڵگرتنی گەمارۆکانیش لە کورتماوەدا ئاسوویەکی ڕوون بەرەو باشتربوونی دۆخی هەلیکار ناکاتەوە. لە بارودۆخێکدا کە سیاسەتە دەوڵەتیەکان توانای کۆنتڕۆڵکردنی قەیرانەکەیان نییە، ئەرکی خەبات لە دژی بێکاری دەکەوێتە سەرشانی کرێکاران و هەڵسوڕەوانی بزوتنەوەی کرێکاری، سەردانی تاکە کەسی بۆ ناوەندەکانی دۆزینەوەی کار، چاوەڕوانمانەوەی بەڵێنەکانی دەوڵەتیان هیوا هەڵچنین لەسەر گەشەی ئابووری لە داهاتوودا چارەسەر نییە. داواکاری سەرەکیەکانی کرێکاران بریتین لە ئەمنیەتی پیشەیی، بیمەی بێکاری پێویست، هەڵوەشاندنەوەی گرێبەستە کاتی و سپی ئیمزاکان، ڕاگررتنی دەرکردنە بە کۆمەڵەکان و پێکهێنانی ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاری، لەشکری بەرینی بێکاران بە تایبەت گەنجانی خوێنەوار خاوەن هێز و توانایەکی گەورن بۆ شکڵپێدانی بزوتنەوەیەکی بەرینی جەماوەری، ئاگایی سەبارەت بە دەرەنجامە کۆمەڵایەتیەکانی بێکاری و ئەزبوونی ژیانی ملوێنان کرێکار، زەمینەی یەکگرتووی و هاوپشتی دابین دەکات.